پارتی کۆماری ئەمریکا کۆنگرەی خۆی بە یەک پەیامی ڕوون و ئاشکرا بە کۆتایی هێنا، ئەویش ئەوە بوو ئەگەر جۆ بایدنی دیموکرات لە هەڵبژاردنەکانی سەرۆکادیدا سەرکەوت ئەوە هەر شتێکی خراپ لە ئەمریکا ڕوئەدا. ئایا ئەم پەیامە چۆن گەیشتە خەڵکی ئەمریکا و کۆماریەکان ئەیانویست ئەم پەیامە بگەینە چینێک وە سەرکەوتوو بوون لەو پەیامەدا لەگەڵماندا. ئێستا لە ویلاتی مەنیسۆتا شارەزای کاروباری سیاسەتەکانی ئەمریکا کاک لوقمان غەفور. کاک لوقمان ئەم کاتت باش، ئایا کۆماریەکان سەرکەوتوو بوون لە گەیاندنی پەیامەکەیان دایاننا؟ زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ بینەران. تەڵەن ئەو پەیامە پێنج دوێنێ شەو لە دواهەمین شەوی یاخو بڵێن سێم شەوی کۆنگرە کە خیتابیدا بە ئاشکرا وتی ئەگەر جۆ بایدن دەرچێت ئەوە فەوزایەکی سیاسی لە ئەمریکا دروست دەبێت. فەوزا سیاسەکەش پەڕوونە مەبەستی چێ؟ مەبەستی یەسارەتون ڕەوەکانەوە تە ڕازڕەوەتون ڕەوەکانە کە ئێستا بەڕاستی یعنی ئەمریکەکانیش خوانز بەشێکی زۆر لە دیموکراتەکانی ناڕەحەتن لە وەزان سووتاندن و وێرانکردن و هەتاوەکو لە چەند شەوی ڕابردوو لە ئەو حاڵەتی کە لە ویسکانسن ڕوویداوە زۆر زۆر خراپە، ینی لەوانەی پێشوو زۆر زۆر خراپترە لە مەسەلەی هین دەرچووە، ینی بەرگریکردن لە ڕەگەزپەرستی و لە بەرگریکردن لە ڕەشپرستەکان دەرچووە بۆ بە حاڵەتێکی فەوزا. ینی ئەم پەیامێکی ئاشکرا بوو بۆ دیموکراتەکان کە ئەوان پشتگیری یاخود پاڵپشتی ڕازڕەوە توندەڕەوەکانەکەن و ئەو خۆ پیشاندانانەش کە ئەکرێت ئەوانەیکەن. بەڵام ئەوانەی کە بڕیارن نەداوە دەنگ بەچی بدەن، ئەم پەیامە بۆیان تا چەندی کاریگەر بوو؟ ئایا جێ لێ دەگرن یان نا؟ حقیقەتەن تەئسیری هەیە، کاریگەری گەورەشی هەیە کاکە بایمە حقیقەت بڵێن لەو شتا. بەڕاستی ئەو سووتاندن و ئەو فەوزایی کە لە خۆپیشاندانەکانە دروست دەبێت کاریگەری گەورەی هەیە لەسەر شعبی ئەمریکی و شعبی ئەمریکی هەندێک لەوانەی کە هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە ئەتوانم بڵێم یعنی کاریگەری هەیە و دەورێکی سلبی ژەجێڕە لەسەر ئینتخابات بۆ دیموکراتەکان. کاک لوقمان هەندێک کەس بە کوردی تکایە هەندێک کەس دوای ئەوەی ئەو ڤیدیۆ دەرچوو کە ئەو گەنجە لای خۆیەوە هاتووە لەناو خۆپیشاندانان و تەقەی کرد و دوو کەسی کوشتوێکی برینداری کرد، خەڵکێک هەن لەو بڕوادان ئەگەر هات و دۆنالد ترامپ سەر نەکەوێت لە هەڵبژاردنەکانە ڕەنگە ئەم توندڕەویەی ئەو کۆنسەرڤەتیڤانە زیاتر بێ. تا چەندێک ئەو حاڵەتە ممکنە؟ ئەی بۆ بە پێچەوانەوە نەبێت. من پێچەوانەکەیە بینم بەڕاستی من بەڕاستی زۆر هینم هەیە، یعنی بەڕاستی من لە بەرنامەی تریشا باسیەوەم کرد. من پێچەوانەکەی بینم. من تەسەورەکەم یعنی بە دەرچوونی دۆنالد ترامپ مەسەلەی خۆپیشاندان زۆر زیاتر بێت و زۆر زیاتر بکە و یعنی شتی گەورەش ڕوو بدات لە ئەمریکایە. بەڵام بۆ ئەوەی کە ئایا خۆ تۆ نازانی یعنی بەڕاستی ئەو گەنجەی کە هاتۆتە ناو خۆپیشاندانەکە و تەقەی کردووە و خۆ لە زۆر لە خۆپیشاندانەکانی پێشوشە ئەوە ڕوویاوە. بەڵام خۆشەر نییە ئەمە تعبیر بێت لە دیموکراتیان تعبیر بێت لە کۆماریەکان. ئەوە ینی گەنجەکە زانم ینی خۆی چەک و بەڕاستی تونڕەوی لە ئەمریکا ئینێکی هەیە، خۆی بنەمایشی هەیە. یعنی ناتوانانی تۆ وەکو چۆن بڵێ بیپێوی بەوەی کە ئایا ئەم شەخصە لەبەرەوەی لایەنگری کۆمارییان لایەنگری دۆنالد ترامپە بۆیەوە ئاکایان یانگریان ڕقی کارمان بینە کۆنگرە و بابەتەکانی کۆنگرا. هەڵبەت وەکو ئێمە جەنابەت باسیش دەکەی دموکراتەکان بابەتی مافی ڕەش و بزودنەوەی ڕەشەکان کە دەستی پێکرد بە تایبەتیش دوای ئەوەی لە مەنیسۆتە ویلاتەکەی کە تۆی لێی ئەو یاوە ڕەشە کوژرا ئەو بزودنەوەیە دەست پێ کرد. دموکراتەکان ئەمە بەکاردێنن دژی کۆماریەکان و بە تایبەتیش دژی دۆنالد ترامپ. بەڵام کۆماریەکان لە کۆنگرەکانە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا خەڵکی زۆری ڕەش هێناوە و قسەیان کردووە. تا چەندێک دەستخۆش تێگەیشتم، تا چەندێک ئەوە کاریگەری هەبووە لەسەر خەڵکە بەتایبەت لە ڕەشەکان و بۆچوونی خۆیان بگۆڕن بۆ ئەوەی دەنگ با دۆنالد ترامپ بدەن. لەگەڵ مامۆساکی خۆمە ئەو مناقەشەم کرد ئەڵێ کاریگەری گەورەیە بێت، چونکە بەڕاستی دیموکراتەکان هەموو ئومێدیان هەڵچنیوە لەسەر ڕەشپێست و ڕەگەزپەرستی. بەڵام ئەمەی کە کۆماریەکان کردیان
بەڵێ کاریگەری ئەبێت و زۆر باشش کاریگەری ئەبێت و نەتائیجی چەلمانی داهاتوو یان ئامارەکە داتاکان چەلمانی داهاتوش سەرمێنێ. کاک لوقمان غەفور شارەزای کاروباری ئەمریکا لە ویلاتی مینیسۆتا لەگەڵ کورد کۆنەکشن بوو. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ ئێوەش.